جوانترین سڵاتان لەوێ خۆشەویستانی فریدۆم تیڤی لە ئەکتۆریەم بەیانێدا قسە و باس لەسەر بابەتە گەرم و گرنگەکانی ڕۆژ دەکەین و ئەندێ بابەت کە بۆتە جێگەی پرسیار لای هاوڵاتیان لە ناوچەکانی کوردستان شرۆڤەیان دەکەین. سەرەتا دەچینە ئێران و لەوێ مەجلسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک لە بابەتێکدا کە لەسەر ماڵپەڕی فەرمی ئەو پارتە بڵاو کراوەتەوە لەژێر ناوی ئێران بەرەو کوێ دەچێت؟ دەستوەردان یان سازش سەبارەت بە دۆخی ئێران دوای هەڵبژاردنەکان لە وڵاتە هەڵسەنگاندنی کردووە. پێکەوە راپۆرتێک دەبینین. مەجلسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک سەبارەت بە سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی نووسیوێتی ئێران لە بەرامبەر بەرەی سوننە پێشەنگایەتی بەرەی شیعە دەکات و لە چوارچێوێدا ئاڵۆزی ناکۆچیە مەزهەبیەکان قوڵتر دەکاتەوە، هەر بۆ هۆیشەوە بەرەی دوژمنان و ناڕەزایانی ئێران ڕوو لە زیاد بوونە. پەژاک سەبارەت بە سیاسەتی ناوخۆی ئێرانیش دەڵێت جیاوازی کۆمەڵایەتی فەرهەنگی سیاسی و داخوازی گەلان و پێکهاتە جیاوازەکان و ژنان کێشەی سەرەکیە لە بەردەم کۆماری ئیسلامی کە بەردەوام پشتگوێخراون و هیچ هەوڵدانێک بۆ چارەسەریان نەدراوە. ئەوەش دەتوانێت کۆتایی با دەسەڵاتی کۆماری ئیسلامی بێنێت. پەژاک سەبارەت با دۆخی ئێران لە دوای هەڵبژاردنەکانی ئەو وڵاتە نووسیوێتی ئەگەر بەرەی ڕیفۆرم خوازەکان دەسەڵاتیان بەدەستەوە گرت و زۆربەی شرۆڤەکاران ئاکامی ئەو هەڵبژاردنە بە لێککەوتەی پەیوەندی میانڕەوەی لە نێوان ئەمریکا و ئێران لە کاتی سەرۆک کۆماری بارەک ئۆبامادا بەناو دەکەن، بەڵام هێرشەکانی ئەم دواییانی تاران لە دوای دیداری نێوان ئەمریکا و عەرەبستان ڕێک پێچەوانی ئەو بابەتەیە و ئاکامی سیاسەتی دەرەکی و ناوخۆیی کۆماری ئیسلامیە. لە بەشێکی دیکەی نرخاندنەکەی پەژاکدا ئاماژە با هەڕەشەی دەرەکی بۆ دەستوەردان لە ئێران کراوە و هاتووە ئەگەر لە ئێران کرانەوەی دیموکراتی نێتە ئاراوە و کۆماری ئیسلامی پێداگری لەسەر سیاسەتەکانی خۆی بکاتەوە، ئەوە دۆخی ئێران بەرەو ئاقارێکی مەترسیدار دەڕوات و تووشی چارەنووسی ئێستای سووریا و عێراق و لیبیا دەبێت. پەژاک جەخت دەکاتەوە کە تەنها ئەو هێز و لایەنانە دەتوانن ڕێگەچارەی قەیرانەکانی ئێران دەستنیشان بکەن کە داخوازی گەلان و پێکاتە جیاوازەکان لە بەرچاو دەگرن و بە پشتبەستن بە هێز و ئیرادەی خۆیان و پاراستنی ڕەوا لە نێو هاوسەنجەکاندا بوونی خۆیان دەپارێزن. کوردەکان لە ئێستادا یەکێک لە هێزە سەرەکیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن و خاوەنی پرۆژە و بەرنامەی خۆیانن. هەروەها لە پێناو چارەسەری ئاڵۆزیەکان و ئازادی گەلان سیستەمی خۆبەڕێوەبەری دیموکراتی پێش دەخەن. لەو چوارچێوێژدا گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان پێشەنگایەتی گەلانی ئازادی خوازی ئێران دەکات بۆ بنیادنانی کۆمەڵگەی ئازاد و دیموکراتیک. وەڵە بەڕێزان ئێستاش بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و قسە و باسکردن لەسەر ئەو راپۆرتەی کە بینیتان دەچمە لای بەڕێز گۆزمانی ئەندەمی ڕێوبەری ڕاگەیاندنی پەژاک. سڵاوت لێبێت و ئەم کاتت باش. سەرەتا دەپرسم و یەکسەر دەچمەنەوە بابەتەکەەوە ئێوە دوێنێ لە ڕاگەیاندنەکەی پەژاکە ئاماژە بۆ کراوە کە ئێران بەرەو کوێ دەچێت، دەستوەردان یان سازش؟ منیش هەمان پرسیارەکەم. سڵاو درودتم خزمەتیوە. ممنون که من باشم که برنامه سوال گرینگیه، یعنی یکی ل سوال بنیادینه که مثلا سانتونل بخوای بپرسید و تحلیلگری هست و نوعی دوگانه دلیلش که فکر که ایران و سازش شد یا تقابل و مقاومتی که هست. ولی اجرای که دیاره خب بغیر رفتاری و قصیلی که و چند روز که تحقیق که این رفتار که متوجه کردیم که و نوع دو رفتار و لحاظ رفتار شناسی و نوع حاکمیت و حکومت داری ایران هست، یعنی دوگانه دولت کا حاکمیت و نوع مواجهه و برابر قرب و دوگل رفتار نظر یکی هم که حاکمه که مثلا نهاد رهبری و خود خامنه‌ای بود، بحث سریعه که باید سازش نکنید و باید مقابله بکنید و مکانیسم دفاع و حمله تبدیل بکنید. و لایتریشو خط روحانی لایتریشو که نماینده اصولگرایی و یعنی یک چیز قاطعی، یعنی یک امولوسیونی، یک
یک چه جمعی و از داد جمعی نفذ چتر روحانی که ورا مساله و چطور نظام و طریق پراغماتیکی یا عملکردگرایی که اونا سیاستان هست بررسی کن. ولا روحانیش بحث سر که یعنی اون نهاد اونا بحث سریه که باید او تنزدایی بکرید و وغیر رقابو بتوانید در تعامل بید. منطقه وسط نقطه بنیادی یا چیزی که باید بحث کرید ولی ونو ایدوگانه چیزی که معنی و بر اساس یک خلقوی وسط چه نقشی دارین یا ملل ایرانی باید کاری بکن یا نقش آنها و سیاست کلان و بلاز حسی شناسانه بس بررسی بکرید که بیانه اونا معادله چه نقش دیرن یا خواهندش و بس نکرید و اصلا هنوز نظام و یا نرسیه. دەپرسم بۆچی تا دێت ئاڵۆزی و ناکۆکیەکان لە ئێران قوڵتر دەبێتەوە؟ سزاتون گەنات دەمەوێت بپرسم بۆچی تا دێت ئاڵۆزی و ناکۆکیەکان لە ناو ئێران قوڵتر دەبێتەوە؟ هۆکاری چییە؟ هۆکارها هەیە کە ئەساساً حکوومەت واکمیت بۆ ناو ئیرانەوە خۆ حکوومەت واکمیت بۆ ناو ئیرانەوە وەگەر جامعه و ملل ایران یک گوشه یک انقطاع یک گپ گورایی چیز داره یعنی شکاف گورایی داره یعنی هیچ کدام یعنی وزیر یک هیچ چیز نه رابطه نره یا جمهوری اسلامی ایران اصلا رابط نره یعنی منظوریه که و 37 سال خلاصه نه و تقلیل نباید یمن یا و زمان حکومت داری ایرانیش و قدیمش و بیان یعنی تاریخاً وجود داشته یعنی و حاکمیت و ایران ولازم معنایی ولازم حسی شناسانه کلن وگر مردم ایران رو قطع رابطه کرده یعنی دستالات و خوی جوری تصویه سازیه بدن سازیه جسته سازیه که وگر مردم و وگر خلق و چیز داره مردمش ویلا و وگر حاکمیت رو قطع رابطه کرده در نتیجه ایما وارد فضای بینه که همیشه بحران آلوزی و بحثانه وجود داشته و اگر با تماشای تاریخ ایرانیش بکن خب همیشه مخصوصا اونو در چند اونو قبل از قاجار بینید که اونو 50 سال 20 سال 50 سال یعنی تغییرات زیادی اونو سازمانان و اونو ارکان قدرت پیش آتیه و اونو دوران معاصر هر 20 سال یک بار جالب آیره و خداگاهی باعثیه و 20 سال یک بار اتفاق بکفیه و جتا آلوزیان و تغییر سیستمان و یعنی خلاصه بکن بسام یه که هیچ کدامه یعنی رابطه معنایی و رابطه فکری درک متقابل و هیچ کدام متداخل وجود نره مخصوصا یک دستالات یا سیستم حاکم خب هیچ وقت خوی ملزم نیه که حق و حقوق انسانی بده یعنی همیشه نیرو و توانایی خوی و موجود فرا انسانی یا فرا اجتماعی بده وی وسط هیچ وقت و جامعه زنده خوی و جامعه که نیرو و توان اقتصادی کار دفاعی و تمام او کاری و بر عهده گرفته هیچ وقت روی خوشی نشان نیایه. بله. برای زاگرۆز دەمەوێت بپرسم ئێوە وەکو پەژاک هەمیشە دەڵێن ئێمە وەکو ئەڵتەرناتیڤ هێڵی سێم دەگرینە بەر. پێتان وایە هێڵی سێم دەتوانێت ئەو هاوسەنگە بپارێزێت؟ قاعدة تواني يعني 100% تواني او چیزا او هیل سوم تواني او شکافانه او بحثی که اتفاق داشته درست بکنه. به نکته اساسی اونم بحث هیل سوم چه؟ هیل سوم در واقع گفتمانیه یعنی قصه بر اساس او خوانش تاریخی که اینا و انقلابات چپ و انقلابات جنبشی و جریانات چپ و ایران داشتیم و در سطح منطقه و جهان شد. اگر تماشا بکنیم می‌بینیم مخاطریه که مثلا در زمان خاصی خب تو دنیا و اسمیه که ایما آلترناتیو داریم یا با اصطلاح یا جنبش انقلابی من معمولا و اشتباه پیش آتیه که یک طرف حق بگیرن و طرف تر ناحق بگیرن مثلا نشون از جامعه شوروی حق بگیرن و آمریکا ناحق بگیرن در صورتی که بعدها ثابت که هیچ کدام دو ارکان هیچ کدام حق نیست
یعنی حق و معنی حقیقت گو نمیم یا طرفدار حق حقوق کارگران زحمتکشان و خلقی نمیم و دیمن که او یکی یعنی اردوگاه سوسیالیستی و مراتب خطرناکتر و بحث دیه چون باوری لوچتل مردم و خلقی مردم حتی پایمال کرد تا حدودی بر اساس اشتباهات ناخودآگاه یا خودآگاه ونوی بحثیشه یکی آسیب شناسانه ترین بحثی که اینه که من استقلال عمل ونو تصمیم گیری و اجرا و عمل کرده و معنیه که تو نباید او اشتباهات تاریخی انجام بدی که احساس بکنی که مثلا در حالت کلی تو بتونی مثلا بشی به طرف مثلا غرب که بتونی به طرف ضد جمهوری اسلامی ایران فعالیت بکنی یا بشی به طرف مثلا حکومت منطقه‌ای حالا عربستان است اسرائیل یا هر موجود و سیستم سیاسی که بود و تو احساس بکنی که وی کار کنی چه بکنی دەمەوێت بپرسم لە بەشێکی نووسراوەکەتاندا ئاماژە بۆ دەکەن کە ئەگەر کرانەوەیەکی دیموکراتی لەناو ئێراندا نەیاتە ئاراوە ئەوە ئێران بەرەو ئاقارێکی مەترسی دەردەچێت و وەکو ئێستای لیبیا و عێراق و سووریا لێدێت پێتان وایە ئەگەر ئێران کرانەوەی دیموکراتی نەنێتە ناو ڕێبازی خۆیەوە پەژاک ڕێگاکانی هەنگاوەکانی لە داهاتوودا چی دەبێت؟ بله من یه لحظه قصه آخرمو تمام بکنم اما باید کردم او بحث خط سومه و معنی نیست که تو هیچ لاین چون سرمایه داری یک تیکه و یک پارچه است زنی ولی در ونو بحث خوی خیلی چیز خوی مجار تقسیم بندی رو خوی دیره هیچ سرمایه داری منطقه هیچ سرمایه داری فرامنطقه اره ایما ناوده نانه آو در نتیجه ایما و طرف هیچ کدام نچی من و با توجه به نیرو و پتانسیل خلقی خوان و سازماندهی و آگاهی که استفاده کردید بکاره در مقابل سیستم مستبد و دسپوت ایران توانی بوسیه او یک نکته اساسی که اونو بحثی و اونو سوالی و حسای یسا هیچ کس وستگ مرده خب لغه ناخی یعنی ارزشی نیدی وقتی که ایران و حتی برسید که تو دی او خرد و اقلانیت سیاسی نیاشت جوابگویه نبود که بتوانید تغییرات و چیزی رو خود ایجاد بکنید و صدا و دنگ مردم بشنفه و دنگ خلق بشنفه و خواسته ایلیان و او امیال حقی آنه چاره سر بکنید اون موقع سکتی و مرحله بوران راسیه که هیچ کس نتونی و نه ولی کمک بکنید نه ولی دفاع بکنید نه توانیش و او چارچوبهی بوسید در نتیجه پژاکش در حقیقت توی هزینه‌ان کم بکنید نه توی هزینه زیاد بکنید در چارچوب یک اگر و طریق دموکراتیک و دموکراتیزاسیون بتوانی او کار بکنی اره هزینه زیادتری و هزینه بیشتری و لازم مالی و جیانی حتی اتفاق بکفه و او بس بنیادی نیگه ولی اگر او منطقه چه براسه وقتم او مثال که رزنم هیچ کس نتونی و شاید یه بود که وقتی حکومت داره فروپاشی که چیز بکی منتظریه بود که کمک بکرید یا مثلا و به لطف بکرید او موقع که هر کسی هر چیز ضعیف یا قوی فکر چاره‌سازی و گذاره در چارچوب کلی توانیم نمیشم بەڕێز زاگرۆس بله ئێوە پێتان وایە ئەو کرانەوە دیموکراتیە لە ئێران ڕووبدات چاوەڕێ دەکرێت؟ بين قاعدة بر أساس قانون تاریخی ما خب قانون تاریخی ما و تاریخ ایران او اتفاق یا ناکافی یا اگرش کافی دیر کافی یعنی آنچنان دیر کافی که تو نتونی هیچ کاری انجام بدی مثال رو دادم سال 57 خب کراوی دموکراتیک و ایران درست یعنی این مقطع زمانی 53 تا 57 خب نوعی آزادی که اشتباه فهم نکه نوعی و کرانوی دموکراتیک و نو ایران اتفاق کفت بر اساس فشاری بین‌المللی و فشاری که احزاب و نیروی دموکراتیک و چپ و پادشاهی ایران وارد کرد خب آنچنان دیر و آنچنان
اكتبي بحثه که نتوانه جواب بود. حتی بخشی‌هایش حتی سرکار حتی توانه دعوت کرد و جبهه ملی درست کردن، دعوت کرد و یک تمام کسل دموکراتیزاسیون درست بکنه. منتها دی هیچ کس باور نکردی و سیستم و نهایتا ایمه دیدیم سال 58 برای ذکر شاد شد و یکی و قصهانی و دیشویشه بشه من صدای مردم ایران را شنیدم. ببینید یکی لباطل اساسی است، یعنی هر وقت که چستم اون اقلانیت و خیراتی که جدایی و خواسته ای مردم، جدایی و احساسات و هستی شناسی خلقیه هیچ وقت صدای مردم ناشنفه مگر دیر بود. ایما پیوان وایه اگر او اقلانیت و خیرات و حاکمیت ایران با توجه که تماشای تاریخ بکن، اگر درست بیاید و تماشای منطقهش بکن که چه اتفاقی رای کردیه پیوان وایه که توانید کرانوی بود. ولی نکته اساسی است اینجا که هیچ وقت مخاطب اصلی حکومت ایران نه، بلکه به خودآگاهی و تطبیق گفتمان سیاسی فرای اصولگرا و اصلاح طلب و معنی اینه که و مردم ای بحث به که ای توانایی دیدیم که تغییرات ایجاد بکن و حکومت حاکم در ای بزنگه و زورك لا شرۆڤەکاران و سیاستمەداران دەڵێن ئەو ڕووداوانەی کە لە ئێستادا لە ناو ئێراندا ڕوودەدات دەرەنجامی بەتایبەتی دوای هەڵبژاردنەکان لە ئێران دەرەنجامی سیاسەتی ناوخۆ و دەرەکی ئێران خۆیەتی. ئێوەش هەمان ڕاتان هەیە؟ بین یکی بحث اساسی بله قاعدتا یکی لونه، ولی تمام موضوع نیه که تمام رفلکس یا وگرانه و بحث چسته کاری که حکومت ایران کرده سی و چسته این سیاست یعنی داعش ها جوره که یک بحث خاورمیانه گفتمان خاورمیانه و طریق بنیادگرایی و داره که وحشی ترین حالت خودی انجام ده. خب سر و حکومت منطقه‌ای تو عربستان و ترکیه و خیلی وقت شیخ نشین خلیج فارس و برای منطقه جور اروپا و آمریکا و آنها هسته. بله. خب در نتیجه و نوع این بحثه خب هم تقصیر ایرانه که توانیم بحث این کوره اتفاق کسی، هم تقریبا گالدین یا سوء استفاده کردن و تغییر جبهه و طرف ایران و طرف ایران و طرف غرب، یعنی دستور العملیش و القاعده راسیه است و نوع و سازشش و در غرب و راسیه است که ورقه و فلانجا دری ضعیف و در نتیجه و اوکیل عاطفی دری است که بتوانه خوی و نوع ایران نشان بده و بستر و زمینه و نوع ایران این چطور رئیس مهیا کرده. ایما و قبل از انتخابات و گفتمانی که قبل از انتخابات و چند ماه و سال اخیر داشتیم بارهای گوشزد کردیم که این اتفاق دیر یازوی ارائه کفه این جزیره آرامش چیزی جز یک بادکنک گورای توخالی وجود تر نیری و هیچ چیزی ونای نیه و او کلی هزینه امنیتی و چیزی که هیچ چیزی ونای نیه و این اتفاقات دنیا که چه رفلکسیل و ایران ده مدیریت بحران صفر، مشکلات امنیتی کفت دیشتو و در این حال کاری بحثی که القاعده تا چه نیتونید داعش و سیستم لیجه چه نیتونید نفوذ بکن. بله برز گروسمانیان دمیر بری راگندنی پژاک سپاس بۆ شرۆڤەکردنەکەت. بەڵێ بەڕێزان ئەچینە تەوەرێکی تر لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێستادا دیاردەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان سەری هەڵداوە ئاگر تێبەردان لە دارستانەکانی زاگرۆس هەیە و درێژەی هەیە و لە ئێستادا بەپێی بەڵگەنامەیە کە لە ئاژانسی فراتدا بڵاو بووتەوە کەسانی سەر بەڕژێم دەستیان لە ئاگر تێبەردانەکانی بانە و مەریوان و سەقزدا هەبووە. پێکەوە بینەری راپۆرتێک دەبین و دواتر قسە و باس لەسەر ئەو راپۆرتە دەکەین. کۆماری ئیسلامی ئێران جگەل لە سەپاندنی دۆخی نالەباری ئابووری و سیاسەتی میلیتاریزەکردنی ڕۆژهەڵاتی کوردستان بێبەزەیانە ئاگر لە دارستان و لە وەرگاکان بەردەدات و هەوڵی لە ناوچوونیان دەدات. لە بەڵگەیەکدا کە ئاژانسی دەنگ و باسی فرات بڵاوی کردوتەوە
هێزە چەکدارەکانی سەر سنوور ڕۆژی یەکشەممە 21 جۆزەردان لە 3 قۆڵەوە ئاگریان بەرداوەتە لە وەرگا و دارستانەکانی گوندی زەلێ و چۆمانی سەر بە شاریبانە. هەروەها لە بەڵگەیەکدا کە بەڕێوەبەر و ئەنجومی شوورەی گوندەکان ئیمزایان کردووە بە ئاشکرا باز لە ئاگرتێبەردانی 5 هێکتار دارستان و کوێستانەکان کراوە. لە بەشێکی تری ئەو بەڵگێدا هاتووە کاتێک خەڵکی ئەو دوو گوندە بە هاوکاری هاوڵاتیانی گوندی بەردەڕەش و چێوەڕۆ بۆ کوژانەوەی ئاگرەکە دەچن لەلایەنی هێزەکانی ڕژێمەوە ڕێگریان لێ دەکرێت و ڕوبەڕووی تەقەکردن دەبنەوە. لەم نێوەندەدا کۆمەڵێک لە چالاکانی ژینگە پارێزانی ئەو ناوچەیە لە نامێکی ناڕەزایەتیدا خوازیاری بەدواداچوونی ئەو کارەساتە بوون، بەڵام هیچ وەڵامێکیان نەدراوەتەوە و لەلایەن دادگای سەقزیشەوە هەڕەشەیان لێکراوە. لەلایەکی تر بەهۆی تۆپبارانی هێزەکانی ڕژێمەوە لە پایەگای سەربازی گوندی گلەوە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا بەشێکی بەرچاو لە دارستانەکان و لە وەرگەکانی چاڵی سوور و دەشتەکانی هەنگەژاڵە و دیمەجووی سەر بە سەرشیوی سەقز و مەریوان لە نێو ئاگردا سوتاون. جێگەی باسە ساڵانە سەدان هێکتار لە کوێستان و لە وەرگاکان و زەویە کشتتوکاڵیەکانی کوردستان لەلایەن کەسانی سەر بە ڕژێمەوە هەروەها سوپای پاسدارانی یاران ئاگری تێبەردەدرێت. بەڵێ بەڕێزان لەسەر ئەو راپۆرتەی کە بینێتان لەگەڵ بەڕێز مەسعود فەتحی چەلەکۆنی مەدەنی گفتوگۆ دەکەین. بەڕێز مەسعود سڵاوت لێبێت و بەیانیت باش. سەرەتا دەمەوێت بپرسم بەپێی بەڵگەنامەکانی لە فراتدا بڵاو بۆتەوانێ لە دارستانەکان یاخود هێزە چەکدارەکانی سەرسنوور 21 جۆزەردان لە سێلەوە ئاگریان لە دارستانەکانی لە وەرگاکانی زەلێ و چۆمانی سەر بەبانە داوە. هۆکار چییە و بۆچی ئەم ئاگرکەوتنەوانە لەم ماوانەدا ڕۆژانە هەواڵی ئاگرکەوتنەوەکان بڵاو دەکرێتەوانێت کە ئاگر لە دارستان و لە وەرگاکانی ئەو ناوچانەی ڕۆژهەڵاتی کوردستان بەردەدرێت. بەڕێز مەسعود بەڕێز مەسعود گوێت لە دەنگی من هەیە؟ دیارە لە ئێستادا بەڕێز مەسعود فەتحی گوێ لە دەنگی من نییە، بەڵە بەڕێزان لەسەر ئەم مەژارە دەمێنینەوە دەمانەوەی قسە و باسە سەرەوە بکەین کە ڕژێمی ئێران بەردەوام هەوڵی پشتگوێخستنی ڕۆژهەڵاتی کوردستانی داوە بە تایبەتی ناوچە کوردەکان و هەروەها لە هیچ لایەنێکەوە گرنگی بە ڕۆژهەڵاتی کوردستان نەناوە، نە لە ڕووی تەندروستیەوە، نە لە ڕووی کەرتی تەندروستیەوە، نە لە ڕووی ئاو ئاوەڕۆوە، نە لە ڕووی سەوزاییەوە. ئەمە سەرباری ئەوەی کە ساڵانە چەندین جار تەپوتۆز و خۆڵبارین و شەپۆلی خۆڵبارین ڕوو دەکاتە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و سەرباری ئەمە لە وەرزی هاویندا بە تایبەت ڕژێمی ئێران بە ئەنقەس کارێک دەکات کە ئاگر لە وەرگاکان و دارستانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەردەدات. ئەمانە بە هۆکاری نادیار دەمێنێتوانێت ئێمە ئەمڕۆ دەمانەوێت شۆڤە لەسەر و بابەتانە بکەین کە ئایا ڕۆژهەڵاتی کوردستان بۆچی لە هەموو ڕوویەکەوە پشتگوێ خراوە، بۆچی گوێنادرێتە لایەنە تەندروستی و لایەنە ژیانەکانی دانیشتوانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی لە ڕووی تەندروستیوانێک کە کەرتی تەندروستی پشتگوێ خراوە لە کاتێکی وەرزی هاویندا بە تایبەت کە ئاگر لە دارستانەکان بەردەدرێت دواتر شەپۆلی تۆز و خۆڵ دێتە ناو ڕۆژهەڵاتی کوردستان. هیچ دارستانێک و سەوزاییەک لە ڕۆژهەڵاتی کوردستاندا نەماوە تا بەر بە ئەو شەپۆلی تۆز و خۆڵبارینە بگرێت. ئەمە شوای کردووە کە ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی ئەو ناوچانە بە تایبەتی ئەوانەی کێشەی هەناسەدان و نەخۆشی دڵیان هەیە تووشی گرفتی هەناسەدان بن و لەو ڕۆژەوە کەرتە تەندروستیەکان هیچ بایەخێک بەمەناتن و ئەندێ جاریش ناوەندە تەندروستیەکان ئەو هاوڵاتیانەی کە سەردانیان دەکەن پشتگوێیان دەخەن. هەروەها لە ڕووی ئەو ڕۆژەوانێ ئێران هەوڵی داوە ئاوی ناوچە کوردیەکان بگوازێتەوە بۆ هەندێک ناوچەی تر، هەروە لە ڕووی کشتتوکاڵیشەوە
هەوڵی داوە ئەو کشت و کاڵانەی کە لە ناوچە ڕۆژهەڵاتیەکان بەرهەم دێنرێت هیچ کارگەیەک نەبێت بۆ بازاڕکردنیان بە تایبەتی تووفەرەنگی کە لە ئێستادا لە ناوچە کوردیەکان بەرهەمهێنانێک بە ڕێژەیەکی بەرچاوە. وەڵە بەڕێزان دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ مەسعود فەتحی چەلەکوانی مەدەنی بەهۆی کێشەی تەکنیکیەوانێ وەرناگیری هەوڵ دەدەین لە ڕۆژانی داهاتوودا قسە و باسە سەر ئەم بابەتە بکەین. دەچینە ڕۆژئاوا یەکەمین کۆنفرانسی ئابووری ژنان باکووری سووریا لە شارۆچکەی دێرگ دەستی پێکردووە بڕیارە کۆنفرانسەکە 2 ڕۆژ بخایەنێت. دوێنێ کۆنفرانسی ئابووری ژنانی باکووری سووریا بە ئامادەبوونی 150 ژن لە هەرسێ کانتۆنەکەی ڕۆژئاوا و ناوچەکانی باکووری سووریا لە کانتۆنی جەزیرە دەستی پێکرد. کۆنفرانسەکە لە ناوەندی چاند و هونەری دیجلەی شارۆچکەی دێرکی کانتۆنی جەزیرە بەڕێوە دەچێت و جگەل لە نوێنەرانی 3 کانتۆنەکەی ڕۆژەوا لە منبج و گرێسپی باکووری سووریاشەوە چەند کەسێک لە کۆنفرانسەکەدا بەشدار بوون. هێڤیا عەرەبۆ هاوسەرۆکی کانتۆنی جەزیرە، مزگەن ئەحمەد ڕاوێژکاری خۆبەڕێبەرایەتی دیموکرات، ئەمینە عومەر سەرۆکی دەستەی ژنان، شامێران گەوریە یاریدەدەری سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبەری کانتۆنی جەزیرە و ڕەمزیە محەممەد هاوسەرۆکی دەستەی دارایی لە کۆنفرانسەکەدا بەشدار بوون. کۆنفرانسەکەەوە بڕیارە 2 ڕۆژ بخێنێت و بە وتارێکی حەمرین خەلەف هاوسەرۆکی دەستەی ئابووری دەستی پێکردووە. کۆنفرانسەکە لە چوارچێوەیدا بەڵگە ئابوورەکانی کاروباری دارایی ژنان لە چەند ساڵی ڕابردوودا بخرێتە بەرباس. بەڵێ بەڕێزان هەر لە ڕۆژئاوا دەمێنینەوە شەڕبانانی هەسەدا هێرشێکی چەتەکانی داعشیان بۆ سەرگەڕەکی سەباحیە دوێنێ تێکشکاند و زیانی زۆریان بە داعش گەیاندووە. گەڕەکی سەباحیە پێشتر لەلایەن شەڕبانانی هێزەکانی سووریای دیموکراتەوە ڕزگار کرابوو. پاشان جارێکی تر چەتەکانی داعش هێرشی کردەوە سەر ئەو گەڕەکە و هێرشەکە تێکشکێنرا و لە ئەنجامدا ژمارەیەکی زۆر لە چەتەکانی داعش کوژران. هەتا ئامادەکردنی ئەم هەواڵە شەڕ لە ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی ڕەقا بە قورسی بەردەوامە و لە ئەنجامی ئەو شڕانەدا ژمارەیەکی زۆر لە چەتەکانی داعش کوژران و چەک و تەقەمەنێکی زۆری چەتەکانیش کەوتووەتە دەستی شەڕبانانەوە. جێگای ئاماژێ ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ڕەقا 11 ڕۆژە دەستی پێکردووە و تا ئێستا 4 گەڕەکی سەباحیە مەشلاب ڕۆمانی و پیشەسازی ڕزگارکراون و لە چەندین گەڕەکی دیکە هەردوو قۆڵی ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی شاری ڕەقا شەڕ بەردەوامە و بەپێی دوایین زانیاریەکان لە دوایین بەرەو پێشچوونەکانی دوێنەی ڕابردوو لە بەری ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی شاری ڕەقا 22 چەتەی داعش کوژراون. بەڵێ بەڕێزان دەچینە باشووری کوردستانە و لیژنەیە کە لە ئەنجومەنی پەرستگای سلێمانی پێکهات بەمبەستی بەدواداچوون بۆ کێشەی 42 تانکەر بەنزینی تێکەڵ بە مادەی شێرپەنجەی بڕیاریدا کە ئەنجامی لێکۆڵینەوە و پێشنیارەکان بدەنە دادگا.
دوێنێ لیژنەی بەداداچوونی کێشەی ئەو 42 تانگەر بنزینەی کە لە مەرزی باشماخی شەڕشکەی پێنجێنەوە دوای پشکنین هاوردەی هەرێم کرابوو دواتر لە بازگەی عربەد دوای دووبارە پشکنین دەستی بەسەرداگیرا بۆی ئەوەی مادەی بنزینی بەرز بوو کە هۆکارە بۆ توشبوونی هاوڵاتیان بە نەخۆشی شێرپەنجە دواتر لە بینای بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانی کۆنگرێکی ڕۆژنامەنووسیان ئەنجامدا. غالب محەممەد سەرۆکی لیژنەکە لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەدا وتی ماوەی 2 هەفتەیە دەبێت ئێمە دەستمان بەسەر ئەو 42 تانکەر بنزینەدا گرتو و بە 2 قۆناغ کارمان لەسەر کردووە. سەرۆکی لیژنەکە وە کاک شاخەوان لە بەڕێوەبەری بەرەبەرەت گومرکی باشماخ کە ئەندامە و کاک حەمە حەسیب بەڕێوەبەرایەتی وەڵە بەڕێزان ئێستاش بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بەو بابەتە دەچینە باشووری کوردستان و ڕۆژنامەوان دانا عومەرمان لەگەڵدایە. دانا سڵاوت دەبێت وەم کاتت باش دەپرسم دوای این زانیاری سەبارەت بە کێشەی هاتنی ئەو 42 تانکەرە بنزینە چییە؟ بەڵێ ماوەی لەمە پێش 42 تانکەر بنزین لە مەرزی باشماخەوە لە وڵاتی ئێران و داغڵی هەرێمی کوردستان ببوون. ئەم 42 تانکەر بنزینە لە مەرزی باشماخ پشکنینیان بۆ کرابوو لە پشکنینی کوالەتی دەرچوو بوون لەوێ دواتر لە پشکنینی ناوەندی سلێمانی کە لە شارۆچکەی عربەتە لەوێ پشکنینی دومیان بۆ کراوە دەرکەوتۆ کە مادەی بنزینیان زۆر بەرزە لە ڕووی یاساییەوە لە ڕووی کوالەتیەوە بێت 0.3 بێت بەڵام ئەم مادەیە کە لە ناوەندی عربەت پشکنینیان بۆ کردووە 0.14 بووە کە ئەم مادەیەش مەترسیدارە بۆ توشبوون بە ژێرپەنجە و هاوڵاتیان تووشی شێرپەنجە کات دەگەر بڵاو ببایەتەوە کاتێ ئەمە پێزانراوە لیژنەیەک لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێک هاتووە بە سەرۆکایەتی دکتۆر غالب محەممەد کە هاوکات دکتۆراتی لە نەوتوغازایە و چەند بەڕێزێکی تر لەوانە بەڕێوەبەری گومرگی باشماخ و بەڕێوەبەری وزە و کانزاکانی سلێمانی دوای بە دۆداچوون چوونەتە مەرزی باشماخ لە هەمان بنزینیان بردو و بە هەمان ئامێری کە پێشتر پشکنینیان بۆ کردو پشکنیویانە دەرکەوتووە کە کێشە لە ئامێرەکانان نییە ئەویان بۆ دەرکەوتووە کە ئەم پشکنینە ساختەی تیاکراوە گۆڕاوە لەلایەن چەند کارمەندێکەوە لە دوای لێکۆڵینەوەمان بڕیاریانداوە کە یەک ئەو تەنکەرانە دەستی بەسەرا بگیرێ بە تەنکەرەکە و بە بنزینەکەشەوە پێشنیاریان کردەوە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ئەم کۆمپانیا غرامە بکرێت و بە پێی یاسای ساڵی 1992 نەوتوگاز کە غرامەکە شێچێتە ملیارێک و 200 ملیۆن دیناری عێراقی ئەگەر بەسەر یاساغ بێتەوە بانقەزێ نابێتی ئەو کارمەندانی کە لەوێن هەم لە ئاسایش و هەم لە کارمەندی ناوگۆمەرگ لە کارەکانیان دوور بخرێنەوە هەتاکو ئەو کاتی دادگا بڕیاری یەکلاکردنەوە ئەیات و چەند پێشنیاری کێشیان کردو لەوانە یەکێک لە پێشنیارەکانەوەیە کە مەسەلەن لە دوای ئەمەوە بۆی کێشیوا دووبارە نەوێتەوە هەچ کاتێ پشکنین بۆ بنزین کرا بە لیژنەیەک پشکنین بۆ کرێ کارمەندێ نێکا بە تەنها هۆکاری پشتین بابەتە چی بە چمە بەستێک هێنراوەتە هەرێم ئایا کێشە لە بنزینەکەیە خۆیان هەبوو یاخۆت ئەو کارمەندانەی کە ویستویانە کێشە دروست بکەن و جۆرێک لە گۆڕانکاری بەسەر ئەم بابەتەدا بێنن دیارە ئەمە یعنی کراوە بە تەزویر کراوە هۆکارەکەیەوە یا بۆ بەدەستهێنانی قازانجێکی مادی زیاترە چکە ئەگەر بێت و ئەمە هەرزان بێت ئەم مادەیەتیایە بەرز بێ هەرزانترە و پارەیەکی زیاتر پێیاکەن یاخود بەدەستی وڵاتێکی دەرەکی هاتووە بۆی هاوڵاتیان لێرە تووشی شێرپەنجە بن و کێشەی لە هەرێمی کوردستانە بخۆکەنە بەتایبەت لە دەڤەری سلێمانی باشماخ دەرچووە و لە مەرزی عربەت دەستی بەسەرداگیرەوە بەڵێ دیارە ئەمان وایان لێکرد منم پرسیارەم کرد لە لیژنەکە وتم ئەم کۆمپانیای هیچیەیە چ بەرپرسە لە پشتێوەیەتی چکە ئەم شتانە بێ بەرپرس و بێ شتێ ناکرێت ئەوان وتێنێ من ناتوان ناوی کۆمپانیاکە بین چونکە هەتاکو ئێستا لە لێکۆڵینەوەیە و دادگا قسەی لەسەر نەکردووە دووهەم هیچ بەرپرسێک ئێستا بە شێوەیەکی ئاشکرا لە پشتێوە نییە ئەگەر هەبێمە ئاشکرایەکەین بەڵام ئەم شتانە بە شاراوەی ڕواڵ تێپەڕێ ئەوەی کە بەسەریا ساغ بەتەوە چەند کارمەندێکن کە لە ئەمەیان کردوێتتر بەرامبەر بە
بڕێ پارەی مادی بێ یا هەر شتێکی کە بێت. کارمەندانە لە مەرزی باشماخ بوون یاخود لە مەرزی عربەت توانیویانە ئەو جۆرە لە ساختەکاری ئەنجام بن؟ لە باشماخ لە مەرزی باشماخ کارمەندیەوێن. زۆر باشە. لە عربەت پشکنینەکە سەرڕاست کراوەتەوە. زۆر باشە. زۆرێک لە هاوڵاتیان پرسیاری ئەوەیان هەیە گەر ئەم بنزینە بگەیشتایە بەدەستی سایق و شۆفێرەکان چۆن تووشی شێرپەنجە دەبوون لە ڕێی چ بابەتێکەوە هەناسەدان؟ بەڵێ لە ڕێ هەناسەدانەوە تووشە بوون کە ئەو مادەیەتیایە بەرزە کاتێک تۆ بنزین تێیەکەی هەم ئەو کارمەندی کە لەسەر بەنزخانەکەیە هەم ئەوەی کە شۆفێرە لە تەنیشتەوە وەستێ و دیسانەوە ئەم ئۆتۆمبیلای سوتێنەوەی کا بە دووکەڵ و یەتە دەرەوە مادەکە یعنی تەنها مەترسی بۆ و چەند کەسە نەیە بوو کە مەسەن شۆفێرەکە و کارمەندی بەنزخانەکە نەیە بوو هاوڵاتیان بەگشتی توش ئەبوون بەهۆی ئەوەی کە ئۆتۆمبیلەکە دیسانەوە مادەی فڕاتەوە ناو ژینگە لە دەرەوە. زۆر باشە. هەوڵ نەدراوە بۆ ئەوی لیژنەیەکی تۆکمەتر پێک بهێنرێ بۆ ئەوەی جارێکی تر لەم حاڵەتە ڕوونەداتەوە؟ بەڵێ وەکوتم ئەم لیژنەی کە پێگاتۆم پێشنیارانیان کرد بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ڕۆژی سێشەمە کۆ دەبنەوە و ئەم پێشنیارانە خەنە بەردەستیان بۆی لیژنەیەکی وا پێک بێ کە دیسان جارێکە ئەمە ڕوونایەتەوە ئەوش ئەو پێشنیارانە بوو یەکەم بە لیژنە بنزین پشکنینی بۆ بکرێ کاتێ داخڵە بێ لە مەرزی باشماخ دووهەم ئەوەیە 3 جار پشکنینی بۆ بکرێ یەکەم کاتێک کە داخڵە بێ لە باشماخ دووهەم لە عربەت سێم لە گۆڕەپانی فرۆشتن دیارە لیژنەش هەیە کە سەدانی بەنزخانەکانەکە ئەو جارێکەی پشکنێتەوە بەنزخانەکان خۆشیان کاتە بنزینەکە کڕن لە ناو بەنزخانەکە پشکنینی بۆکەن ئەمانە هەمووی ئەم پشکنینانە بخرێتە ژێر چاودێریەوە دواتر گۆڕەپانێک بۆ ئۆتۆمبیلانە جا بکرێتەوە کە بنزینیان پێ یا خصوص تەمەنیان پێەیە بۆی لێ بمێنەوە بە ئاسانی کۆنتترۆل بکرێت لە ئێستا کە داخڵە بن ئتر کۆنتترۆل ناکرێنێن ئەم دیو و خەڵێکی تر کە پێشنیاریان کردووە ئەوەیە کە ئەم ئۆتۆمبیلانە دوای پشکنین بۆ ماوەی هەفتەیەک بمێنەوە ینی داخڵی بەنزخانەکان و گۆڕەپانی فرۆشتن دەبن بۆی ئەگەر کێشە لە پشکنینەکانە دەرکەوت بە ئاسانی بتوان دەستی بەسرا بگرن. بەڵێ دانا عومەر ڕۆژنامەوان لە باشووری کوردستان سوپاس بۆ زانێرەکانت. بەڵە بەڕێزانیمە جارێکی تر دەچینەوە ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ بەڕێز مەسعودی فەتحی چەلەکوانی مەدەنی گفتوگۆ لەسەر سوتاندنی دارستانەکان و پێشگوێخستنی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەین. سڵاوت لێبێت و ئەم کاتت باش بەڕێز مەسعود. ئەم کاتەی ئێوە و بینەرانی بەڕێستان باش زۆر باشە سپاس دەکەین. بەڕێز مەسعود دەمەوێت برسم بەپێی بەڵگەنامەکانی فرات ئەگەر تۆ راپۆرتەکەی ئێمە بینی بێت بەڵگەنامەکانی فرات هێزە چەکدارەکانی سەر سنوور 21 جۆزەردان لە سێلەوە ئاگریان لە وەرگاکان و دارستانەکانی زەلێ و چۆمانی سەر بەبانە داوە. ئەمە هۆکار چییە؟ بۆچی ساڵانە لە وەرزی هاویندا جۆرێک لە سوتاندنی لە وەرگاکان و ناوچە سەوزایەکانی ڕۆژهەڵاتی کوردستان سەر هەڵئەداتەوە لە کاتێکدا بۆ خۆی لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕێژەی سەوزایی بە ڕێژەیەکی کەم دەبێنرێت؟ بەڵێ ئەرزکەم خەڵکی ئاوایی چۆمانیش 23 ئەگەر هەڵەنم ڕۆژی 23 نامێکیان نووسیوە دەهیار و شۆرای دێهاتەکەشیان ئیمزایان کرد لەگەڵ کۆمەڵە خەڵکی ئاوایەکە کە شەوێ پاسکای مەرزی هاتووە جەنگەڵەکانی ئاگرداوە و پاشان ئەوان لەگەڵ خەڵکی گوندەکانی دەوروبەرا ویستیانە ئاگرەکە بکوژێنەوە تەقەی هەواییان لێکراوە کە ئەمە زۆرێکە ڕەشەیە. ڕاستیەکەی ئەوەیە ئەم ئاگردانی جەنگەڵەکان لە کوردستان ئێستایدی لە 10 ساڵ تێدەپەڕێ. من پێم وایە هۆکارەکانیشی دەگەڕێتەوە بۆ چەند هۆکاری جیاوازی هەیە یەکیانەوەیە کە دەوڵەت هێشتا هەر ڕوانینێکی ئەمنیەتی بە کوردستان هەیە و ئەم ڕوانینە ئەمنیەتی وای لێ کردووە کە ئێستاش ئەو جەنگەڵانە وەکو سەنگەرێک بەرامبەر بەخۆی بزانێ ئەو دەزانێت لە شەڕی پاراستنی ڕەوا ناوچە شاخاوی و دارستانیەکان ناوچە گەلێکن کە دەتوان ببن بە سەنگەر بۆ خۆڕاگری و بۆ شەڕی چەکداری لە نێوان هێزە کوردیەکان و دەوڵەت و هێزە نزانیەکانی تر بە دەوڵەت هاوکات. بەڵێ بەڕێز مەسعود هۆکار چییە؟ زۆرێک لە هاوڵاتیان پرسیاری ئەویان هۆکار چییە کە ڕژێمی ئێران هەوڵ دەدات دارستانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یاخود لە وەرگاکانیان بسووتێنێت؟
هۆکار چییە؟ بۆچی لە هەوڵی ئاوەدانکردنەوەی ئەو ناوچانەدانەیە؟ ئازمکردن هۆکاری یەکەمیانەوە بوو، بەڵام هۆکاری دومیان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەو ناوچانە هەر ئەو دارستانانە و لە وەرگاکان سەرچاوی داهاتن بۆ خەڵک و تێکدانی سروشتی ناوچەکە و لە بینبردنی سەرچاوی داهاتی خەڵکەکە دەگەڕێتەوە بۆ ئامانجێکی سیاسیکە. من ئەتوانم بە جورئەتەوە بڵێم کوشتنی کۆڵبەرەکانیش بەشێکە لەو پرۆسە. ئەویش ئەوەیە لە ناوچە سووریەکانە ڕژیمی ئێران بە درێژایی مێژووی خۆی هەوڵی داوە کە خەڵک وابەستە بکا بە خۆی گرێدراوی خۆیان بکات و لە باتی ئەوەی کە خەڵک بە کاری سەختی بڵێن کۆڵبەری یان ئەوەی کار لە نێو مەزرا و مەڕداری و ئەوانە کار لەگەڵ ناوەندە ئەمنیەتەکان بکەن، ینی پرۆسەی بەکرێگیراوکردنی خەڵکی دەڵێن ئێمە. من پێم وایە بەشێک لە هۆکارەکە بە ئاشکرا ئەمەیە. ئەڵبەت ئەمە 6 ساڵەوە پێشیش من یەک دوو بابەتم لەسەر ئەو مۆزوع نووسی بەداخەوە کات زۆر نەپەرژانە سەرەوە زۆرتر هەوڵەدرا کە شتەکان وەکو گەرمبوونی هەوا و ئەمانە بشوفێندرێت، هەرچەند کە ڕژیم خۆی ئەسڵەن لە بابەتەکە نەدا. ئەمە لە ڕەنگە لە وڵاتانێکی تری جیهان ڕوو بدا کە بەهۆی گەرما و ئەوانە ئاگرکەوتنەوە بکرد، بەڵام ئەو شوێنانەی لە کوردستان ئاگرێدرێن بە هیچ شێوەیەک شوێنگەلێ نییە کە خەڵک بڕاتە سەیران شیشەیەک جێبێڵێ و ئەمە خۆر لێ بدا و ببێتەوە یاگرکەوتنەوە، بەڵکو ناوچەگەلێکی سنوورین تابۆل ئەگورن و سابقەی شەڕی چەکداری لەو ناوچانە هەیە و ئامانجی سیاسی لە پشتی سوتانەوە. تۆ باست لەوە کرد کە کوشتنی کۆڵبەرانی شێکێکن لە هۆکارەکان. لە کاتێکدا لە ئێران پێم ئەگەر هەڵە نەبم ئێرانێکێکە لەو وڵاتانەی کە ڕێژەی بێکاری ڕێژەیەکی زۆرە تێیدا و هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی لەبەر ناچاری بژێوی ژیانیان پەنا بۆ کاری سەختی بژێوی دەبن. بۆچی ڕژێمی ئێران هەوڵ نادات بێکاری یاخود بیمەی بێکاری لە کاتێکدا کە لە کاتی بانگەشەکانی سەرۆک کۆماریدا پێش هەڵبژاردن بانگەشەی بۆ کرد کە کۆڵبەران ئیدی بیمەی تایبەتیان دەبێت تاکو دەست نەدەنا کاری کۆڵبەری؟ بۆچی پێش هەڵبژاردنەکان ئەم بابەتە و ڕوژێنرا و دوای هەڵبژاردنەکان کبکرایەوە و هیچ دەنگۆیەکی نەمان لە کاتێکدا دەبوایە ئەو بەڵێنێت جێبەجێ بکرایە و کۆڵبەران ئیدی ڕوبەڕووی ئەو مەترسی ژیان نەبوونایەتەوە؟ من پێم وایە هەموو شتانەی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانە ئەکرێت دواتر پشتگوێ ئەخرێن، بە تایبەت بۆ ئەو ناوچانەی کە بەشی ناوەندی ئێرانین، بە تایبەت بۆ ناوچەگەرێکی وەکو بەلوچستان وەکو کوردستان بەشێکیشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەساسەن دەوڵەت گەرەکی نییە کێشەی بژێ و لەو ناوچانە هەلبێت. حلبوونی کێشەی بژێ و کێشەکانی ڕێگەدا بەوەی کە خەڵک هەوڵ بۆ کێشەکانی تر بدەنەوە هەموو لە هەموو شوێنێکی دنیا بۆ هەمووی بزانێ سەرەتا ئەمنیەت و پاشان نان و دواتر ئازادی مەترەحە. بۆیە ڕژیمی ئێران پێی وایە بە حەلکردنی کێشەی بەس با بڵین ئەسڵەن بە ئاساییکردنەوەی کۆڵبەری یان بە ئازادکردنی کۆڵبەری بە پرۆسەیە کە نامە بدا بۆ خەڵکە کۆڵبەری بکەن گەرەکی بەڕوبەڕووی ئەو مۆزوع ئەبێتەوە. ئەوەش لە بەرژەوەندی خۆیان یە و ناشی کات پێشتر لەسەر سنوورەکان کەسانێک کە کاریانە کرد ئەچوونە ناو فەرمانداری نامەیان وەرەگرت. هەموو کەسانی کە چوونە ناو فەرمانداری نامەیان وەرەگرت سەر بە دەوڵەت نەبوون، بەڵام ڕاستیەکەی ئەوە بوو کەسێک کە نامەی وەرەگرت دەبێت پێش هەر شتێک سابتی بکردایە کە هیچ کێشەیەکی ئەمنیەتی پێشتر نەبووە و لەگەڵ ڕێکخراوە کوردیەکان کاری نەکردووە و بەشێکیشیان دەبوو هەر پەیوەندی ئەمنیەتی لەگەڵ ڕێکخراوەکانی سەر بە دەستگا ئەمنیەتەکان و کوتلاعات و سوپا و بەسیج و ئەوانە بزنن. بۆیە من پێم وایە لە ڕوانینێکی وەها بڕواین بۆ قەزیەکان کە لە هەڵبژاردنەکانە مەسەلەیەکی وامە تاقیکرێ حتمما گاویشی بۆ دەهابێژێ ئەوە پێم وایە بێ زۆر ساویلکانێ جمهوری ئیسلامی نەگەرێکی کێشەی کۆڵبەرەکان حەلکات و نەگەرێکی شێتی دەست لە سووتاندنی دارستانەکان هەڵگرێ بەسەکە لەسەر داگیرکەر و داگیرکراوە ئەوە کولتوری داگیرکەرە بە درێژای مێژوو داگیرکەر لە هەر وڵاتێکا و بێ دارستانی سووتاندۆ خەڵکی سیڤیلی کوشتۆ لە بەرامبەر تاوانەکانیشی خۆی بەبەر پرسیار نەزانین. بەڵێ بەڕێز مەسعودی فەتحی چەلەکوانی مەدەنی سوپاس بۆ شرۆفە و زانێرەکانت. بەڵێ بەڕێزان ئەمڕۆژ گەیشتینە کۆتایی ئەکتوێلی سەردەبیانی ئەمڕۆمان تا ڕۆژێکی تر و لە ئەکتوێلێکی تردا و شرۆڤەی گەرمی بابەتەکانی تری ڕۆژ هەر شاد بن.